بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان من محەممەد کەمال خۆشحاڵم جارێکی دیکە ڕاستەوخۆ لە شەشێ پێیامەوە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک. زۆر جار مرۆڤەکان بە هەڵوێستی جوان و خەباتی نیشتیمانی ونەتەوەی مێژوویەکی پڕ لە شکۆمەدی و سەروەری لە ژیانی خۆیاندا تۆمار دەکەن و دەبنە کاریزمایەکی خاوەن شکۆ لە نێو گەلاندا وەکو ماندێلا و گیڤارا و گاندی. هەروەها لە وڵاتی خۆشماندا شێخ سەعیدی پیران و قازی محەممەد و شێخ مەحموودی نەمر کە هەر یەکەیان تا دواناسەی ژیانیان بەردەوام بوون لە خزمەتکردنی نیشتیمانی ونەتەوەی کووردا لە پێناو چارەنووسی میلەتەکاندا بوونەتە ڕەمزی کوردایەتی و سمبولی نیشتیمانی ونەتەوەی. دوای سەرکردەش نەوشیروان مستەفایە کە بەداخەوە لە 19 مانگی 5 2007دا کۆچی دوایی کرد. لە بەرامبەر ئەمانەشدا سەرکردە تەڵتکراوەکانی ناو ساحەی سیاسی هەرێمی کوردستان کە هاوڵاتیان وەکو تۆپێکی تەقیوی لێهاتووە لە بەرچاویانە و یاری پێ دەکەن. ئەوانە بەرنەفرەتی مێژوو میلەت دەکەون. دەمانەوێت لەم بەرنامەیەوە لێرەوە بڵێن ئایا کۆچی دوای سەرکردەکان چ پەیامێکی پێیە بۆ هاوڵاتیان، بە کۆچی دوای سەرکردەکان دەبێت هاوڵاتیان چ پەیامێک وەرگرن، کۆچی دوای سەرکردەکان دەبێتە چ پەیامێک بۆ بە خۆداچوونەوەی سەرکردەکان و هاوڵاتیان. بەڕێزان ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤیەوە بە سەرنج و بەچوون و تێبینیەکانتان تێبوونیەکانتان بۆ ئێمە بنێرن بێکمان بەرنامەکە دەوڵەمەندتر دەکەن. هەروە دەتوان لە ڕێگەی سکایپیشەوە پەیوەندیان پێ بکەن و لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیان پێ بکەن ئێمە ئێوە پێکەوە گفتوگۆی ئەم بابەتە یاخود ئەم تەوەرە بکەین. بەڕێزان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی پێش دەستپێکی بەرنامەکە وکووتمان تەوەری بەرنامەکە دیاری دەکرێت. ئێمە تەوەری بەرنامەوە داناوە ئایا مردنی سەرکردەکان چ پەیامێکە بۆ هاوڵاتیان، دەبێت هاوڵاتیان چ پەیامێک لە مردنی سەرکردەکانەوە وەربگرن. وکووتمان سەرکردە با بڵێن ئیجابی و کاریزمەکان کە کورد پێویستی پێێتی و بە خاوەنی خۆی دەزانێت. هەما پرسیامان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کردووە جەلال جەباری دەڵێت ئاگادارکردنەوەی سەرکردەکانە و سەرکردەکانی ئێستایە و زەنگێکە بۆیان بەڵام بەداخەوە پند وەرناگرن وەک ئەوەی نەمبرن و بە نەمبردووی بمێنەوە. پەیوەندێکمان لەگەڵایە کاک هەورامان لە پێنجۆرەوە. فەرموو کاک هەورامان. سلام علیکم براکەم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاه کاک هەورامان. براکەم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. بەڕای من مردنی هەر سەرکردەیەک بێت لە هەر وڵاتێکا دەیان هەست لە وپایەکی هەبێت ویان لەناو وڵاتدا کە فکر و بەرنامەیەکی تایبەتی هەبێت کە جێگەی تایبەتی دیار بێت لەناو خەڵکدا کە ئەم سەرکردە مردووە خەڵک لەناو ئەو وڵاتەیە ئەو سەرکردە جێگەی دیارە. من وای بۆ ئەچم هەر سەرکردەیەک لە وڵاتێکدا لە دوای مردنی ئەو یعنی کە هەر سوودێکی یعنی گەیاندوێ بە خەڵکی ئەو وڵاتە کە ئەو وڵاتە بتوان لە دوای مردنی بیر لە سوود لە فکر و بەرنامەکەی وەربگرن کە یعنی کە سوودی لێ وەربگرن و خەڵک بتوانێت بە ئاشتی و تەبایی و خۆشی بژی و ئەو سەرکردە لە دوای مردنی جێگەکەی دیارە. بەڵێ کاگۆرامە پێت وایە مردنی سەرکردەیەکی زۆر باشمانەیە کە دروست بووە کە بە عەدل و دادپەروەری ژیاوە لەناو خەڵکەکەیدا وەک عومەری کوڕی خەتاب کە لە دوای مردنی یعنی جێگەکەی زۆر دیار چونکە لە سەردەمی ئەوە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە خەڵک زۆر بە ئاشتی و تەبایی و خۆشی ژیاون. لە دوای عومەری کوڕی خەتاب یعنی سەرکردەیەکی وا دروست نابێت لە ناو هیچ وڵاتێک. بەڵێ کاگۆرامە پێت وایە بە کۆچی دوایی سەرکردەیەکی نیشتیمانپەروەر چ پەیامێکی لە پشتە بۆ هاوڵاتیان و هەروەها بۆ کاربەدەستانی وڵات بۆ سەرکردەکانی دوای خۆیان؟ وەڵا پەیامی ئەوەیە براکەم کە ئەڵێ یعنی هیچ سەرکردەیەک تا سەر ناشی. پەیامی ئەوەیە کە ئەڵێ هەمووتان ئەمرن کە ینی بە خۆتان نابچنەوە کە ئێوە یعنی ئەبێن سەرکردەیەکی وڵاتێک کەسێک ئەمرێت تۆ بەنیازی چیت بەنیازی ئەوەی کە تۆ بژی هەتایی پەیامێکی یعنی پەیامێکیان پیشانەدا. بەڵێ بەڵە سپاس بۆ کاگەورامان لە پێنجۆرەوە لەگەڵمانە بووی. کاگەورامان سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت. بەڵە بەڕێزان ئیلا ئەحمەد دەڵێت زەنگێکە نەک بۆ هاوڵاتیان بەڵکو بۆ سەرکردەکانی تر بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی ئێمە ئەوەی بیریان لای نەبێت مردنە. کاک بەرزانمان لەگەڵە لە بازیانەوە. فەرموو کاک بەرزان. کاک بەرزان پێما بێت پەیوەندیەکەی پشتڕا بەو هیوایی بتوانێت جارێکی دیکە پەیوەندیمان پێوە بکاتەوە. جەبار عەلی دەڵێت مردنی سەرکردەی دەست پاک و ویژدان و خەمخۆری دادپەروەر واتە مردنی باوک
نوەک نەوشیروان موستەفا. سەرهەنگ جەمیل دەڵێت هەموو کورد بمرێت کاریگەری مردنی نەوشیروان موستەفای نابێت. لە سلێمانیەوە کاک ئیسماعیلمان لەگەڵا فەرموو کاک ئیسماعیل. ئەم کاتەتان باش قوربان. زۆر سپاس کاک ئیسماعیل. ڕێز قوربان وەڵا ببوورە نەمزانیت وەڕەکە باتی چیەکە بەس بەر لە کتوپڕا کەوتمە سەر تاوەڕەکەتان. کاک ئیسماعیل مردنی سەرکردەکان کۆچی دوای سەرکردەکان چ پەیامێکی تایە بۆ هاوڵاتیان ئەبێ هاوڵاتیان چ پەیامێک لە کۆچی سەرکردەکان وەربگرن سەرکردە ئەزموندارەکان و نیشتیما پەروەرەکان. وڵات سەبارەت با کۆچی دوایی بەڕێز نەوشیروان موستەفا خی گەورە لێی خۆش بێت. بەڵێ بەڕاستی مەبەست سەبارەت بە هاوڵاتیان بە ئینسان خەڵکی کوردستان چاو لە بەوەفایی و لە مثلەن لە ڕاستگۆیی و لە حەق و حسابی ئەو سەرکردانە باش گوێر بگرن بەڕاستی ئەبێ هەڵسەنگاندن بۆ نرخی سەرکردەکان بکرێت لەلایەن خەڵکەوە. بەڵێ وەلا ئەمان کاتیشە بۆ سەرکردەکانی تری هەرێمی کوردستان ئەبێ ئەو بابەتە پەیڕۆ بکەن کە هاتوو ئەجەلیان هاتوو وەفاتیان فەرموو هەرێشێک لەو سەرکردانە ڕویان بێت وەکەم سەرکردانە خەڵک بتوانێت دوایان بکەوێت کە خەڵک بە جیفانی خۆی و بە حسابی خۆی دوایان بکەوێت نەک بە پارە و بە هەڕەشە و بە گوڕەشە و بە مەعاشەوەوانە خەڵک دوایان بکەوێت و بە نابەدڵی حەقە بەدڵ و بە حەق و بە ماف ئابوو شێوەیە خەڵک لەسەر جیفانی خۆی و لە مەزنەی دارایە ئاوا چۆن دوای نەوشیروان موستەفا کەوتن خەڵک ئاوا دوایان بکەوێت بەڕاستیەوە حەقە سەرکردەکان چاو لەو بابەتە بکەن چایە بە حسابی خۆیان نابخشێنەوە و چاو لە مەسایلی ئەم کوردستانە بکەن و ئیسماعیل پێت وایە بە کۆچی دوای سەرکردەکانی وەکو شێخ سەعیدی پیران وەکو قازی محەممەد شێخ مەحموودی نەمر نەوشیروان موستەفا سەرکردەی هاوشێوە دروست بێتەوە؟ وەڵا قوربان ئەبێت سەرکردە بە خۆیانە هەرێژێک لەو سەرکردانە ئەتوانن وەکو کاک نەوشیروان بە خۆیان هەبچنەوە کاک نەوشیروان لە ئەزەلەوە ڕاز بووە لە ئەزەلەوە لە دروستبوونیەوە ڕاز بووە لە ئەزەلەوە ڕازگۆ بووە لەگەڵ خەڵک لەگەڵ حیزب لەگەڵ دەوروبەرەکەی لەگەڵ عائیلەکەی لەگەڵ شخصیەتەکانی دەوروبەری حقا مەسئولەکانیش بەو شێوەیە بە خۆیان هەبچنەوە کەچەکە تەمەنێکیان هەیە توانن با کاتی تەمەنیان بەڕاستی بەڕازگۆیی و بە باشی بەسەر برن وڵاتەکە بەرن بەڕێوە لەبەر پۆست و پایە و کورسی و دەسەڵات خۆیان ناشرین نەکەن لەبەر چاو خەڵکە لەبەرەوە بە خۆیان هەبچنەوە بەڵێ توانێت ئینسان هەموو ئینسانە قابلی گۆڕانکاری وڵات توانن باش بن. بەڵێ پێت وایە مردنی سەرکردەکان سەرکردە نیشتیما پەروەرەکان وەکو باسمان کرد چ پەیامێکی تایە بۆ سەرکردەکانی دیکە؟ والله وەکو عەرزم کردی قوربان یعنی بەڕاستی مردن حەقە بەڕاستی بە خۆیان بزانن کە ئەوانیش ئەمرن ئەوە پەیامێکە کە پەیامی خوای گەورەیە بە دەوروبەریان ئەڵێ ئێوەش وەک ئەمە ئینسانە ئەمرن قابلی وەفاتکردن قابلی مردن لەبەرەوە بۆ ئەوەی خەجاڵەتی لای خوا نەبن خەجاڵەتی بەردەمی دادگای خوا نەبن و بەردەم دادگای خەڵک نەبن خەڵک یعنی بە ئەسەبەوە بۆیان بەداغێەوە بجەنابی کاک نەوشیروان موستەفا حەقە بە خۆیان هەبچنەوە چا بژێڕن بە مەسایلی خەڵکە و بە معیشەتی خەڵکە و بە مەعاشە و بەم هەموو پارە و داهات و سەروەتە کە هەیە لەم کاکە نەیشارنەوە تەڵزیەکەن بە یەکسانی بەسەر و خەڵکەیە و بە حسابی خەڵکە بشێنەوە بۆ سەربەرز بن ئەو پەیامی مردنی نەوشیروان موستەفا ببێ بەدەستێ بۆ ئەوان خی گەورە لێی خۆش بێ و لە هەموو سەرکردەکانی لێش خۆش. سپاس بۆ کاک ئیسماعیل لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو. کاک ئیسماعیل سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵێ خۆشەویستان کۆچی دوای سەرکردەکانی وەکو شێخ سەعیدی پیران با بڵێن قاسملۆ و شەرەفکەندی ئەم سەرکردانە ئەبێت هاوڵاتیان یان سەرکردەکانی دوای خۆیان چ پەیامێکیان لێ وەربگرن؟ پێتان وایە سەرکردەکانی ئێستا هەڵگیری پەیامی کۆچی دوای سەرکردەکانی دیکە بوون؟ پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵا کاک دایکی محەممەدمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو دایکی محەممەد. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دایکی محەممەد. سپاسەکەم برای گەڕێبوو بۆ سەرکردە دروست نابێتەوە چینێکی گەنجی خوێندەوار بەڕێوەیە باقەی ناکە وڵات هەر چۆنێک بێت با ئەم چینە خوێندەوارە هەوڵ بدا سەرکردەیەکی خاکی بێ لەبەرەوەی خەڵکی خۆشی بێ نەوەکو وەگە بین لە ڕاگەیانەکانەوە ڕۆژانە خەڵکی بەدەمێکی پڕ ژەهرایە نەفرەت لە سەرکردەکان دەکات لەبەر چییە لەبەرەوەی وڵاتیان تووشی قەیران و نەهامەتی و ناعەدالەتی کردووە بۆیەوەیان کردو گەنجەکانمان زۆربەی گەنجەکانی ئەم هەرێمە لە دەرەوەی وڵاتن بەرهەمی چیە ئێستا گەنجەکانمان خزمەت بەم خاکە ناکەن خاک زۆر پیرۆزە بەڕاستی ئەگەر یەکجار لەدایک بەیان دووجار یەک لە خاکەکە لەدایک بدوش دەچیتەوە باوەشی بۆ هەتادایە بۆیە هیوادارم دایکی محەممەد پێ دوایە کۆچی دوایی سەرکردەکان
چ پەیامێکی لە پشتە بۆ هاوڵاتیانە بێت هاوڵاتیان چ پەیامێک لەو مردنەوە بگرن بەڕاستی مردن ئەوە حەقیقەتێک کە هیچ کەس ناتوانێت خۆی دێوسات پەیامێکی گەورەیە بۆ هەموو هاوڵاتیان بەڕاستی بۆیە مانگی پیرۆزی ڕەمەزانیش بەڕێوێ بۆ دەوڵەمەندەکانیش بۆی خەڵک هەموو کاتێکە ڕۆیشتی خەڵک بۆ ئەو پیاو بۆیە خەڵک دوایکەوە لەبەرەوەی لەگەڵ چینی هەژار و فەقیر سپاس بۆ دایکی محەممەد لە سێوانەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت ومێدمان لەگەڵا لە هەڵەبجەوە فەرموو کاگومێت ئەم کاتتان باش باشتر بۆ جەنابەت کاگومێت سڵاوی خواتان لێبێ سڵاو لە جەنابیشت وەڵام من پێشەکەی سواسی بەرنامەکەتانەکەم درێژی بۆ خۆتان و بەرنامەکەتان هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و پەیامیشم بۆ هاوڵاتیان و بینەرار و بیسەرانی بەڕێزی ژەوەیە هەموو ئینسانێ مردنێ قەرزارە ئیتر ئایا سەرکردە بێ ئایا هەر کەسێکی یاسایی لێ مردنێ قەرزارە بەڵام پەیامی گاردنەوشیروانەوەی بۆ هەموو گەلی کورد سلمان کە پیاوێکی ڕازگۆ بێ هاوسەنگ ئێستا تاکە تروسکەیەکمانوارێ لەم ژیانە ئەویش بەڕێز مامۆستا عەلی باپیرە هیوادارم کەس بە سیاسی وەری نەگرێت و ئەمەلیشمان بەو پیاوە هەیە هیوادارم لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەمیشە کاری باشتر و کاری چاکتر بکەن سپاسانەکەم بەڵێ کاک ئومێد پێ دوایە مردنی سەرکردەکان چ پەیامێکی لە پشتە بۆ سەرکردەکانی دوای خۆیان ئایا سەرکردەکانی دوای خۆیان کامانان ئەو سەرکردان ئەو پەیامیان وەرگرتووە وڵا طبعا هەندێک سەرکردە هەیە خۆی ئەڵێ دڵی ئینسان کە مۆری لێدرا ڕەش بوویەوە هیچ ناچێ بە مێشکیا بە گوێیا بەڵام دڵنیا بەو سەرکردانە کە ئیسەوان گەندەڵن مشە خۆرن بەسەر ئەم میلەتەوە شت ناچێ بە مێشکیانە چونکە لە ڕاستی خوای گەورە سڕی نیەتەوە ئەوەنە دزی و گەندەڵی دەخەلیان کردووە بەڵام هیوادارم بۆ خەڵکیش نەرێ بۆ خۆیان بچنەوە بە خۆیانە میرمان لەگەڵ هیوادارم وەکو دوو پیاوە بەڕێزە بنەوە یەکێکیان چوو ئێمە تەنها ئەمە لێ ژیانێ شتێکمان مابێ ئەویش بەڕێز مامۆستا عەلی باپیرە هیوادارم وەکو حزبەکانی تر ئیسلامیەکانی تر نەدەنە پارە و سەروەتوی سامان دوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم هەموو گەلی کوردستان ئەمەلی هەبێ و دڵنیا بن گۆڕانکاری ژەر بەردەوامە بێ زۆر سپاس بۆ تۆ کاک ئومێد لاڵەبجەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیامەکەت میرمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو میر هەموو کاتێک باشتر بۆ جەنابەت کاک میر وەڵی دەسەر تەوەرەکەی جەنابێ بۆ مردن هەموو کەسێک مردنێ قەرزارە بەڵێ بەس بۆ مردنی سەرکردەکان بەڕاستی ئەگەر هەر سەرکردەیەک ئێوێ بەڕێز بێ لە ناو میلەتا و ڕێزی هەبێ لە لای خەڵک و لای خوای پەروەردگاریش ڕێزی پلێپای هەبێ ئەبێ وەکو ئەو سەرکردەی گۆڕانە کاگنشیوان کە بەڕاستی سەلمانی سەرکردەی کوردە بەڵێ ئیتر من لێرەوە داواکارم کە هەموو سەرکردەی بە خۆی هەبچێتەوە و لەگەڵ چینی هەزاران نابێت و داوای ماسی کەڵم کە و ئێمە هیوادار ئێمە زۆر ئومێدمان بە مامۆستا عەلی باپیرە کە ئینشەڵڵا جێگەی نوێژیروان وەرگێتەوە ئینشەڵڵا کاک میر پێ دوایە سەرکردەکان چۆن دەتوانن لە دڵی میلەتدا بمێنەوە لە زەهن و بیری میلەتدا بمێنەوە سەر ڕایەوەی کە مەسەلەن کۆچی دواییشیان کردبێت والله جا هەر ئەوە کە ئەو ڕێباتوای ڕێباتەکەی کاگنەوشیروان بکەون ئیتر لە دڵی میلەتەکە ئەمێنەوە چونکە کاگنەوشیروان شتێکی کە بۆ میلەتەکە ئەمێنێتەوە شتێکی وای کردوە جێبەندەی دیارە هیواداری سەرکردەکانی کورد هەمویان وابن ئێمە ئومێدی زۆر گەورەمان بە مامۆستا عەلی باپیرە ئینشەڵڵا وامان بۆکە ئینشەڵڵا لەگەڵ چینی هەژار هەبێ والسلام علیکم ورحمة الله. سپاس بۆ کاک میر لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان بەڕاستی ئەوە پەیوەندیانەی کە هاتن باز لەوە دەکەن کە تاکە ئومێدێک بۆ ئەوان مابێت و هەبێت مامۆستا عەلی باپیرە وەکو خۆیان دەڵێن ئەمە ڕێی ئەوانە بێگومان قسەی ئێمە نییە قسەی خۆیانە کە ڕای دەگەێنن تاکە ئەمەلێک ئەوان پێیان مابێت یا ئەمەلیان پێ هەبێت مامۆستا عەلی باپیرە بەڕێزان دیاری محەممەد دەڵێت بێگومان کۆچی کاگنەوشیروان کاریگەری لەسەر ڕێبازی کوردستان دروست دەکات بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان کە ئەمەش بابەتێکی دیکەیە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی باسیەکەین و کووتمان سەرکردەی زۆر بەتوانە و نیشتیوان پەروەرمان هەبووە کە ئیسە ناومان هێنان عەشرەتی هەروتی دەڵێت بەڕاستی کاگنەوشیروان هەردەم لە خەمی هەژاران بوو بۆیە بە باوکی هەژاران ناسراو بوو بەرزان دەڵێت دەبێت ساکردەکان بزانن کە مردنێک قەرزدارن
ئەمە لە وەڵامی ئەو پرسیارەدا بووە کە ئێمە دامان نابوو لە پێیجی پەیام تیڤی ڕامانگەیان بوو ئایا بە مردنی سەرکردەکان دەبێت هاوڵاتیان چ پەیامێک وەربگرن. بەرزان دەڵێت دەبێت سەرکردەکان بزان کە مردنێک قەرزدارن. ئاوات محەممەد دەڵێت گرنگترین پەیامێک لەسەر کردەکانەوە وەربگیرێت خزمەتکردنی نیشتیمان و هاوڵاتیانە. باوکی محەممەدمان لەگەڵا لە سلێمانیەوە فەرموو باوکی محەممەد. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله باوکی محەممەد. وڵا براکەم سپاسانەکەم بەرنامەکەتان زۆر جوان و ڕێک و پێک و زۆر بەڕێزە بەرنامەکەتان. مردنی سەرکردەکان چ پەیامێک دەدا بە هاوڵاتیان نەکرد بۆ هاوڵاتیان بەڵاو بۆ سەرکردەکان دوای سەرکردەکان بۆ هاوڵاتیەکان. بەڵە پێ دوایە سەرکردەکان چ پەیامێکی وەرکردووە لە کۆچی دوایی سەرکردەکانی پێش ئەویان کە بەڵە باوکی محەممەد. بەڵێ بەڵە باوکی محەممەد. قوربان وەڵی من پێم وان نییە هیچ پەندێکیان لێ وەرگرت بێ چونکی ئەگەر پەندی لێ وەرگرن ئەلبەتە ئیشی هاوڵاتیەکان ئاسانەکەن، ئیش بۆ هاوڵاتیانەکەن، ئاسانکاری بۆ هاوڵاتیانەکەن، بۆ هاوڵاتیان باشەکەن. باوکی محەممەد پێ دوایە کی ئەم پەندەی وەرگرت بێت؟ قەناعەت نییە پەندی لێ وەرگرن ئەو مردنەی کاک رام مستەفا. بەڵێ بەڵێ پێ دوایە کێ پەند لە کۆچی دوای سەرکردەکان وەربگرێت؟ سەرکردەی دیکەمانە بۆ پێشتر وەکو شێخ سەعیدی پیران، وەکو قازی محەممەد، وەکو شێخ مەحموودی نەبەرد، وەکو قاسم لە وەکو شەرەفکەندی، ینی پێ دوایە کێ پەیامی لە کۆچی دوایی ئەو سەرکردە بە ئەزمون و نیشتیمان پەروەرانەوە وەرگرت بێت؟ کێن ئەو سەرکردانە؟ بەڕای من ئەو سەرکردانە سەرکردە ئیسلامیەکانن کە پەندە مردن وەرەگرن، چونکی خۆیان حەز بە بەرپرسیارەتی و هەز بە مەسئولیاتەکەن. بەس ئەوان پەنجی لێ وەرگرن و کەسی تر بە تایبەتی مامۆستا عەلی باتر پەنجی لێ وەرەگرێ. مامۆستا عەلی باتر پیاوێکی پاکی بەڕێزی ڕێکوپێکە، چونکی من بینیم چۆن قسەی ئەکرد لەسەر مردنەکەی کاک نەوشیروان مستەفا و چاکی باسی چاکی ئیشە چاکەکانی نەوشیروان مستەفایە کرد. دەستا خۆش بەرنامەکە تا زۆر جوانە فەحادیشتان دێت. زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمان بووی لە بەرەکانی جەنگەوە لە مەکتەب خالیدەوە. کاک هاوڕێمان لەگەڵا فەرموو کاک هاوڕێ. باشتر بۆ جەنابەت کاک هاوڕێ. کاک هاوڕێ پێ دوایە کۆچی سەرکردەکان، کۆچی دوایی سەرکردە بە ئەزمون و نیشتیمان پەروەرەکان چ پەیامێکی لە پشتە بۆ هاوڵاتیان و هەروەها بۆ دەسەڵاتداران و بەرپرسەکانی هەرێمی کوردستان دەبێت چ پەیامێکی لێ وەربگرن؟ من بە تەسەوڕی خۆی لە گەندەڵەکانمان زۆر کەسێیان زۆر کەسێتی خۆشە کە نەوشیروان کۆچی خەڵی کردنە بەداخەوە چاوەڕ ناکەم ناو کوردە وەک نەوشیروان بەرمان جوان کار نەوشیروانمان لە عەلی بابی دووبارە بێتەوە. بەڵام بەداخەوە ئەڵێ هەر شیرێکیان گورگەی خوا بەداخەوە. بەڵێ پێ باوکیەوەڕێ ئەبێت سەرکردەکان چ پەیامێک لەم کۆچەوە وەربگرن؟ سەرکردەکانی دوای سەرکردەکانی یەکێتی پارتی گۆڕان و هەمووی هەمووی هەموویان کاگەنێستان کاگەنێستیاکان تێکنۆلۆژیان هەموویانەی دەستن ئێمە بەرز بێتمەن لە کوردستانەکە هەستا تاکەی هەستا تاکەی سەر کوردستان هەیەکژینە ئەبێ حەزانی کورد چۆنکەن بەیەکگرتنی بە هەناشتی بە تێکنۆلۆژیان لە حەزانی کورد چۆنە بێت. بەڵێ باوکی هاوڕێ پێم وایە جەنابەت لەوانەیە پێشمەرگە بیت. بەڵێ کاک هاوڕێ جەنابەت دووکو پێشمەرگەیەک چۆن پەیامی کۆچی دوایی سەرکردەکان مەسەڵەن ئێمە وەکو هاوڵاتیان و جەنابەت دووکو پێشمەرگەیەک چۆن پەیامی کۆچی دوایی سەرکردەکان ئەگەیەنینە سەرکردەکانی دوای خۆیان؟ چۆن بتوانین پەیامی سەرکردەکان بگەیەنینە سەرکردەکانی دوای خۆیان وەکو هاوڵاتی ئێمە چۆن بتوانین پەیامی ئەوان بگەیەنین؟ وڵی چۆن بتوانین ئێمە ئەتوانین هەموومان بە تێکنۆلۆژیان بە دۆستی ڕۆشنویستی یعنی هەموومان سێکە بۆ کاک نەوشیروان نمونەی کاک نەوشیروانمان زیاد بێ بۆ ئەوەی کە وەفات کەین ڕەحمەتی بکەین خەڵە ڕەحمەتان بۆ هێنە نەحلێت یعنی سەبوونە دەیان جەنەهاڵی سەب جاشمانێت کە مردوی سەر نەحلەزیانەکان نەک ڕەحمەتیان بەمێرێ هەموو سەرکردەکانی کورد نمونەی وە کاک نەوشیروانە زۆر بێت. بەڵێ کاک هاوڕێ پێت وایە سەرکردە گەندەڵەکان ئەو سەرکردانی کە نیشتیمان قبوڵیان ناکات لە زەهن و بیری هاوڵاتیاندا بە شێوازێکی باش بمێنەوە وەکو سەرکردەیەکی بە ئەزمون و نیشتیمان پەروەر لە ناو هاوڵاتیاندا ناویان بمێنێتەوە؟ بە تەسەوڕی من ئەلەیە چی بنی ئەمە ئەنێژی
يعني بتصوري من امانه هلا اساس وخرابنا هلا شو يعني كده قال اخواننا ما فكر الناس كل اخواني هناك او سكردانه مێژوو ڕەحمیان پێ بکات کاک هاوڕێ زۆر سادەڕێزی چاوەکەم سپاس بۆ کاک هاوڕێ لە مەکتەب خالیدەوە لە بەرەکانی جەنگەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت بەڕێزان زۆربەی هاوڵاتیان بە شێوازێکی گشتی ئێمە بێگومان لە ماوەیەدا بەڕێز نەوشرە مستەفا کە کۆچی دوایی کرد جەنابیشیان نێکێک بوون لەو سەرکردە بە ئەزمون و دیارانەی کوردستان کە ماڵاواییان لە گەلی کورد کرد بەڵام گرنگ ئێمە وەرگرتنی پەیامێکە لە دوای کۆچی دوایی بەڕێز نەوشرە مستەفا چۆن سەرکردەکان دەتوانن لە نێو بیری هاوڵاتیاندا خۆیان جێ بکەنەوە و لە نێو دڵی هاوڵاتیاندا خۆیان جێ بکەنەوە لە دوای مردنیشیان بمێننەوە ینی زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە کە مامۆستا عەلی باپیرژێکێک لەو سەرکردانامە و بە وتی خۆیان کە باسییان لێوە کردووە ئەچینە لای کۆمنتەکان کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆمان هاتووە ئیلا ئەحمەد دەڵێت زەنگێکە نەک بۆ هاوڵاتیان بەڵکو بۆ سەرکردەکانی تر بەڵام بەداخەوە دەسەڵاتدارانی ئێمە ئەوەی بیریان نەبێت مردنە کاک ئاکامان لەگەڵا لە کەرکووکەوە فەرموو کاگاکەم لە باشووری کەرکووکەوە کاگاکەم فەرموو کاگاکەم کاگاکەم بەڵێ کاکە کاگاکەم گیان فەرموو کاکەم کاتت باش بەڕێزم باشتر بۆ جەنابەت کاگاکەم بە قوربان دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سپاس بۆ جەنابەت با قوربانی تو بمرا گەورەی منی کاکە لەسەر تەوەری ئەمڕۆکە بەڵێ بۆ فرسەی کاک نۆشیروان بەڵێ داوا لە هەموو سەرۆک و سەرکردەکانەکەین بەخۆیانە بستنەوە بەڵێ کاگاکەم پەیامێک هەیە لە پشتی کۆچی دوایی سەرکردەکان دەبێت هاوڵاتیان پەیامێک وەربگرن لە کۆچی سەرکردەکان بەڵێ 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 دەبێت هاوڵاتیان بەڵێ بەڵێ دەبێت هاوڵاتیان چ پەیامێک وەربگرن لە کۆچی دوایی سەرکردەکان وەڵڵی هاوڵاتیان هەمویان پامی ئەویان هەبێ کە هەمویان دەزانن و ئاگادارن لە کۆچی دوای کاک نۆشیروان ئەو دەنگانەی کە ئەوە بەوی درا هیوادارم دەنگەکانیان بەزان نەچێت لەمڕۆ بەدواوە جار ئەوە لەسەر سەرۆک و سەرکردەکان باس سەرۆک و سەرکردەکان بگەم هەر هەمووشیان عاقیبەتیان مردنە هیوادارم بەخوانە بچنەوە کە ئاگان لە منداڵی فەخیر و هەتی و هەژار بێت بەڵێ کاکەکان پێ دوایە سەرکردەکان دەبێت چی بکەن بۆی لەناو دڵی میلەتدا لەناو دڵی هاوڵاتیاندا بمێننەوە لە پاش مردنیان وەڵڵی کاکە گیان سەرۆک و سەرکردەکانمان دەبێ کارێکی وا بکەن کە خەڵک لیان ڕازی بێ هەر کەسێک کە خەڵک لێ ڕازی نەبێ خوای گەورە لێ ڕازی نابێت بەڵێ تێگەیشتی براکەم دەبێ کارێکی وا بکەن کە دڵی خەڵک خۆشکەن دڵی هەتی خۆشکەن دڵی دایکی شەهید خۆشکەن دەبێ دڵی کەسوکاری ئەنفال و شێتکراوەکان خۆشکەن کاکەکەم کێن ئەو سەرکردانەی دەبێت دەمانە بکەن کە جەنابەت باسی کرد بەڵێ کێن ئەو سەرکردانەی کە دەبێت دڵی هەتی و خۆشکەن دڵی هەژار خۆشکەن کە ئەوەی جەنابەت باسی کرد کێن ئەو سەرکردانە ئەو سەرۆک و سەرکردانە ئەمانەی کە لەسەر کار بەدەستن بەڵێ تێگەیشتی ئەوانەی کار بەدەستن ئەمە هیچی ئەم ئیشوکاری ئەم حکومەتە بەڕێوێ بن هەر ئەوانن پێ دوایە کردویانە کاکەکەم بەڵێ کردویانە نەخێ هیچ کارێکی وان نەکردووە کە ئینسان دڵی پێ خۆش بێت بەس کاکەکەم قسەیەک هەیە دەوترێت سەرکردەی گەندەڵ هەڵقوڵاوی کۆمەلگایەکی گەندەڵە بەڵێ قسەیەک هەیە دەوترێت سەرکردەی گەندەڵ هەڵقوڵاوی ناو کۆمەلگای گەندەڵە ئەم قسەیە تا چەند ڕاستە ینی پێت وایە بەڵێ برای بەڕێزم گەندەڵ کەسێکی گەندەڵ کار گەندەڵی خۆشەوێت بەڵێ هەموو هەر ئینسانێکە گەندەڵ بێ گەندەڵشی خۆشەوێت هەر ئینسانێکی ڕازگۆ بێ ڕازگۆی خۆشەوێت هیچ کەسێک ئێستا لەناو ئەم خەڵکی هەمووی ڕازگۆ و ڕاستەقینەیە هەموو هەتی و هەژارە هیچم ئەمانەی کە خۆش ناوێت کە گەندەڵ کار بن کامان ڕازگۆیان بۆ ئەم میلەتە کامان دڵی ئەم میلەتە خۆشەکەن هیچ فەرقیان نییە هەموو حیزبولیانەکان هەمووی وەک یەکە داوان لێ یەکەم بەخوانە بچنەوە لەبەر ئەوەی عاقیبەتی هەر هەمووی مردنە
باش برای بەڕێزم دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم زۆر سپاسی جەنابەت دەکەم. زۆر سپاس بۆ جەنابیشت کاکەکان سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. لە سلێمانیەوە کاک محەممەدمان لەگەڵە. کاک محەممەد فەرموو. باشی برای بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک محەممەد. تاکەمی من دەمەوێت پەیامێک بگێرم بەڕاستی مردنی سەرکردەکان دەبی ڕێنیشاندەرێک بی لە سەرکردایەنەکانی کارژیان لۆکە زامینێ بەڵێ لۆکە زامینە کورسەکانیەوە بکەن. ڕاستە بەڵێ ڕاستی کە نەشەرا متەواش مرد ئەوە پارتی لەو پارتی ڕێ خۆشکەر بوو. بەڵێ کاک محەممەد پێت وایە دەبێت سەرکردەکان یان هاوڵاتیان با باز لە هاوڵاتیە بکەین هاوڵاتیان دەبێت پەیامێک لە کۆچی سەرکردەکان وەربگرن. دەبێ پەیامێک لەوە بگرن کە هیچ شتێک لۆکە زامینێ تا سەر ناڕوا. بەڵێ هیچ شتێک تا سەرماوە دێ پەیامێک لەوەی بگرن کە ژیان چۆن بەڕێ بن چۆن لە ژیان پێ بکەن. سەرکردەکان چۆن دەتوانن لە نێو هاوڵاتیاندا لە نێو دڵی هاوڵاتیاندا جێگەی خۆیان بکەنەوە لە پاش مردنیشیان. بەڵێ دەبی سەرکردەکان بکەن کە مردیشن لە هەموو شوێنێک لوێنەوە بکەن ڕێی ڕسمی لەوە بکەن. چۆن دەتوانن ئەمە بکەن کاک محەممەد؟ سەرکردەکان وە بکەن. چۆن دەتوان ئەمە بکەن بەچی ئەمە ئەکرێت؟ بەکاری باشە و باش دێنیشاندەریانی واشتەی وا بکە کە خەڵکەکە سوودی لێ ببینن. ئەمەد لە کێ بینیوە؟ بەڵێ ئەمە لە ناو سەرکردەکان ئێستادا هەیە؟ بەڵێ وڵا لە ما سەرکردەکان چۆنە هەموو خزم و خزمەتیە یعنی کەس لە حکوومەتی خۆوەری و کوردستان ڕازی نیات نەمەعاشێ نەموتە ژیانمانی زۆر فەوتاوە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی. بەڵێ بەڕێزان ئێوەش دەتوانن لە ڕێگەی پیجی پێیام تیڤیەوە بە کۆمنت بەشدار بن لەگەڵمانە هەروەها دەتوانن لە ڕێگەی سکایپەوە بە ڤیدیۆ سکایپ پێکەوە ئێمە لێرەدا گفتوگۆی ئەم بابەتە بکەین زین هاوڵاتیان لەسەر تەوەری بەرنامەکەچی دەڵێن و چ پەیامێکیان هەیە لە پەیامەوە پەیامەکانیان بگێنن. بەڕێزان هەروەها دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیان پێ بکەین زای ڕێیەوەی هاوڵاتی چییە؟ هەموو هاوڵاتیەک گرنگە پەیامی خۆی هەبێت هەموو هاوڵاتێکیش پەیامی خۆی هەیە گرنگە پەیامەکەی بگەێنێت. بەڕێزان ئەچینە لای کاک ئەحمەد لە سلێمانی. فەرموو کاک ئەحمەد. باوکی ئەحمەد لە سلێمانی. باوکی ئەحمەد لە سلێمانی. فەرموو باوکی ئەحمەد. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەین. سپاس دەکەم کاک ئەحمەد گیان. من بەڕاستی مردنی کاک نێوشیروان دەستێکە بۆ هەموو سەرکردەکان. بەڵێ ئەو سەرکردانەی کە دڵسۆز بێت ئەبێت کە لە ناو دڵی خۆی میلەتە تی خۆی بکاتەوە ئەبێ ئەو بۆ کاک نێوشیروان و مامۆستا عەلی باپیر بێت. یەکەمە بێ ڕازگۆ بن دەستپاک بن. پێت وایە ئەمە لە ناو ئەم دوو سەرکردەیە هەبێت؟ بەڵێ پێت وایە ڕازگۆی و دەستپاکی لەم دوو سەرکردەیە هەبێت کە جەنابەت باست کرد؟ بەڵێ ڕازگۆیی دەستپاکی لەم دوو سەرکردەیە زۆر ڕوون و ئومێدی چیان لێ یەکەی کاک ئەحمەد؟ باوکی ئەحمەد ئومێدی چیان لێ یەکەی لەم دوو سەرکردە ئومێدی چیەکەی؟ وەڵای لەم دوو سەرکردەیە من ئومێدی زۆرم لێ بینیون و ئومێدی زۆریشان لێ یەکەم یەکەم دەوە بوو کە تا ئێستا نێزانی باسی دەستپاکی و ئەفسانەیان کە کردووە کەس نێزانی داهات چییە بەوەی ئەمانەوە بۆمان دەرکەوتن اینجا بوێرن ڕازگۆن و خەڵکە لەگەڵ فەقیر و هەژارە خۆیان کردوێتەوە لە ناو دڵی خەڵکە. من پێم وایە لە کوردستان تەنها دوو سەرکردە هەیە ئەوە یەکیان کۆچی دوایی کرد دووهەمیش ئاوی کەشان کە ماوە تەنها عەلی باپیرە مامۆستا عەلی باپیرە. هیوادارم تەمەنی درێژ بێ بۆوان بمێنێت چونکە ئەو وەکو دین پەیوەستە پێمانەوە یعنی لە ناو خەڵکە لە ناو فەقیر و هەژارە دین پەیڕەوەکە لە ناومانە. بەڵێ سپاس بۆ باوکی ئەحمەد لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی. باوکی ئەحمەد تەمەن درێژی بۆ جەنابیشت. کیژاخانمان لەگەڵە لە کەلارەوە. فەرموو کیژاخان. سلام علیکم. عەلەیکم السلام ورحمة الله کیژاخان. زۆر سپاس دەکەم. ئەم کاتە هەموو کاتتان ئاەتەبێ لەگەڵ وەلی ئیلاهیدا. زۆر سپاس کیژاخان. بەڕاستی لە پێم نزولی بەڕێز کات مەسیح مستەفا زێتی داخە بە هەمومان. دەبێت هاوڵاتیان چ پەیامێک لە کۆچی دوای ئەو سەرکردەیە وەربگرن؟ بەڵێ بەڕاستی نە کات مەسیح بۆ هەر هەموو هاوڵاتێکی ئاسایشی بەرپرس حکوومەتی هەر کەسێکە گرنگ لەوەیە لە ژیانە کارێکی زاخە ئێستا ئەدەین کە خەڵکانێکی زۆر کات نەزیوان دۆزیان ڕەنگە هەمومان سیاسی گۆڕانێکی نە لە حەزبی گۆڕان ئەنجامی کارێکا بۆ بێت. بەڵام گرنگی کارەکانەکانی کاتنێکیرۆنە بە ئەم هەموو خەڵکە ناخۆشە هەموو خەڵکە پرۆگرام
مش أوقات أنا ليشان ليشان أزين بتواني خلط للسمارة بيكون ثاني جرام بكين بي كات كمدي سمرات بتحت عما جدا عما أديها بالنظام چون کسی ما رضایت چون کسی به ما داول اصل خاطر یه مقصود راسته باشه کیجان خان دەبێت سەرکردەکان چۆن پەیام لە کۆچی دوایی سەرکردە باشەکان و بە ئەزمونونەکان و نیشتیمان پەروەرەکانە وەربگرن چۆن ئەم پەیامە بڵێ بەڕاستی بەرپرس ناخۆی بەخۆی پێتر بەرپرسیارەتی لە هەموو ئەستێکان قبولکە بەڵام بەداخەوە ئەدینین لای خۆمان ئەخۆن بەرپرسەکەمان ئاوای بەرپرسیارەتی نازان بۆ هیوادارم بتوانێت لەمەدا بەرپرسیارەتە قبولکەن ببن بە نمونەی جوان بۆیکە ئەمی کاڵۆوان کرد و حەزکن بە ئەمی پرسیارەتی ئەومان لێدێت بۆ ئایندەی خۆمان هیوادارم هەرێکەوە لە ئێمە ببین بە نمونەیەکی جوانێکیان بە بەڵێ سوپاس بۆ کیژاخان لە کەلارەوە لەگەڵمانەبی کیژاخان سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڵە بەڕێزان ئەچینە لای ئەو کۆمنتانێکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە بۆمان نووسراوە جەبار عەلی دەڵێت مردنی سەرکردەی دەستپاک و بە ویژدان و خەمخۆر و دادپەروەر واتە مردنی باوک. سەرهەنگ جەمیل دەڵێت هەموو کورد بمرێت کاریگەری مردنی نەوشیروان مستەفای نابێت. دیاری محەممەد دەڵێت بێگومان کۆچی کاک نەوشیروان کاریگەری لەسەر ڕێبازی کورد دروست دەکات بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان عاشرەتی هەروتی. دەڵێت بەڕاستی کاک نەوشیروان هەردەم لە خەمی هەژاران بووە بۆیە بە باوکی هەژاران ناسراوە. بێگومان خەمی گەورەی هاوڵاتیان بۆ ئەو بەڕێزە بۆ کاک نەوشیروان ئەوەیە کە بەڕێزیان سەرکردەیەکی خاکی بوون لە ناو میلەتدا بوون لەگەڵ خەمی میلەتدا بوون هاوخەمی خەمەکانی خەڵک بوون و کاریان بۆ بەرەو پێشچوون یاخود باشترکردنی گوزەران و باری هاوڵاتیان بووە بۆیە خەڵک ئاوا بەو شێوەیە بۆی بە ئەسەفە بۆی بە شێوازێک لە شێوازەکان هاوڵاتیان لەگەڵ کۆچی دوایی نەوشیروان مستەفادا بە شێوازێک بێئەمەل بوون تاکە هیوای ئەوان کە وەکو ئەوان باسییان لێ دەکرد مامۆستا عەلی باپیرە کە زۆر تەئکیدیان لەسەر دەکردەوە. بەڕێزان ئێوەش دەتوانن لە پەیجی پەیام تیڤ کۆمنتەکانتان بۆ ئێمە بنووسن کە پێش دەستپێکی بەرنامەکە تەوەری بەرنامە دیاری دەکرێت دەتوانن هەر ئێستاش کۆمنتەکانتان بۆ ئێمە بنووسن هەروەها دەتوان لە ڕێگەی سکایپەوە بە ڤیدیۆ سکایپ ئێمە و ئێوە پێکەوە گفتوگوی ئەم بابەتە بکەین و هەروەها دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیان پێوە بکەن پێکەوە قسە لەسەر ئەو تەوەرە بکەین کە ئێمە دایدەنێن بە شێوازێکی گشتی هاوڵاتیان ئەسەفن بۆ ئەو سەرکردانەی کە گەلیان بەجێشت. کێمان لەگەڵا کاک جەمالمان لەگەڵا لە کۆیەوە فەرموو کاک جەمال. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. يوم لا ينفع مال ولا بنون إلا من عصى الله بقلب سليم. بلى. كلنا من آدم وآدم من التراب. من خشى لنا فليس منه. محمد صلى الله عليه وسلم. أعيد البوق أناي نبي. كافلتان همو حزيك يعني بالتأصيل بلان سبو همو أمانك يعني صوفي خبري جاتنا. کاک جەمال ئەگەر بتوانیت شوێنەکەت بگۆڕیت دەنگت بەباشی ناگاتە من. مريم. ئەگەر بتوانی شوێنەکەت بگۆڕیت دەنگت بەباشی ناگاتە من کاک جەمال. سادەگاتێ؟ ئیسا باشە زۆر باشە. براجیان ژیان لە دنیا هیچ نییە. كلنا من آدم وآدم من التراب. كل نفس ذائقة الموت. من غش لنا فليس منا. پیغمبر صلی الله علیه وسلم او تعذیبان دادا لیان دادا بردان بریندار عند کپیش میان مصدر کافرکان امانت یان استندان دبر به عدالت او هم مسئولیت بناشتی به نکاریه شما بود بس او علی باطل بجام ایتی هم نو جم جت اختیاره یعنی جای کی باید همین جمعی کاک جەمال پێت وایە سەرکردەکان چۆن دەتوانن خۆیان لە دڵی هاوڵاتیاندا جێ بکەنەوە لە پاش مردنیشیان. پێوە بێت کاک جەمال پەیوەندیەکەی پشرا بۆ هیوایی بتوانێت پەیوەندیمان پێوە بکاتەوە. بەڵێ بەرزان دەڵێت دەبێت سەرکردە بزانێت کە مردنێک قەرزدارە. ئاوات محەممەد دەڵێت گرنگترین پەیام لە سەرکردەکانەوە
وەربگیرێت خزمەتکردنی نیشتیمان و هاوڵاتیانە. بەڵێ بەڕێزان، جەبار عەلی دەڵێت مردنی سەرکردەیەکی دەستپاک و بە ویژدان و خەمخۆر و دادپەروەر وەک مردنی باوک وایە. جەلال جەباری دەڵێت ئاگادارکردنەوەی سەرکردەکانی ئێستایە و زەنگێکە بۆیان، بەڵام بەداخەوە پند وەرناگرن و وەک ئەوەی نەمرن و بە نەمری بمێننەوە. ئەمەش پەیامی هاوڵاتیەکە کە پێی وایە سەرکردەکانی ئێستا سەرکردە گەندەڵەکان کە نایانەوێت خزمەتی نیشتیمانەکەن، تەنها خزمەتی خۆیانەکەن، پێیان وایە کە ئەوان نامرن و بە نەمری دەمێننەوە. خۆشەویستان، سەرکردە هەرچۆنێک بێت هەڵقوڵاوی ناو کۆمەلگایە. کۆمەلگای کوردیش خاوەنی چەندین سەرکردەی بە ئەزمون و ئازموندار و گەورەیە کە خزمەتیان بە ئاینی پیرۆزی ئیسلام کردووە، خزمەتیان بە هاوڵاتیان کردووە، هاوڵاتیان پەندیان لێوەرگرتوون، هاوڵاتیان لەگەڵ پەیامەکانیان بووە لە بیری هاوڵاتیاندا ماونەتەوە، مێژوو لە خۆی گرتوون، بوونەتە ئەستێرێکی گەشاوەی ناو مێژوو. بەڵام هەندێک سەرکردە هەیە، بێگومان سەرکردە من بە بۆچنی خۆم پێم وایە سەرکردە مێژوو دروست دەکات، نەک مێژوو سەرکردە دروست بکات. بۆیە ڕاستە هەموو سەرکردەیەک هەموو کەسێک مێژووکی خۆی هەیە، بەڵام ئەو مێژووە بە چاک یان بە خراپ مێژوو چاک و سەرکردە دەتوانێت مێژووکی باش بۆ خۆی بنووسێتەوە، سەرکردەش مێژووکی خراپ، بەڵام گرنگتریان ئەوەیە کە بتوانێت لەگەڵ هاوڵاتیاندا بێت، ئەمەش مێژووکی باش دەنووسێتەوە بۆ خۆی و دەچێتە ناو مێژووی گەلێکەوە. بەڵام سەرکردە گەندەڵەکان بێگومان بە هیچ شێوازێک ناچنە ناو دڵی خەڵک و مێژووی گەلەوە. بۆیە کۆچی دوای سەرکردەکان دەبێت پەیامێکیان لێوەربگیرێت کە ئەوها هاوڵاتیان چۆن لەگەڵ ئەو سەرکردەیان کە سەرکردەیەک بووە خەمی نیشتیمانی لە پێش بووە، با بڵێن خزمەتی نیشتیمانی کردووە، چۆن خەڵگاوە بەدەمیەوە چووە، با ئەمانیش بە هەمان شێوە خزمەتی نیشتیمان بکەن، بۆیە خەڵکیش بەدەم ئەوانەوە بڕواتنەوە و خەڵک بەدەم با بڵێن کاتی مردنەکەشی لەگەڵ یانە بن، هەر بە هیچ شێوازێک لەگەڵ پەیام و پەیڕەوی ئەودا نەڕۆن. بەڕێزان، ئێوەش دەتوانن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یاخود دەتوانن لە ڕێگە ژمارە تەلەفۆنەکانمانەوە پەیوەندیان پێوە بکەن، پێکەوە تاوتوێی تەوەراکە بکەین، لەگەڵ ئێوەدا بزین هاوڵاتیان ڕێیان چۆنە، کۆچی دوایی سەرکردەکان چ پەیامێک دەگەێنێت، بە هاوڵاتیان دەبێت هاوڵاتیان پەیامێک لە کۆچی دوایی سەرکردەکانە وەربگرن، ئایا سەرکردەکان دەبێت چی بۆ هاوڵاتیان بکەن تاوەکو لە دڵی هاوڵاتیاندا بمێننەوە و هاوڵاتیان دەرزیانەوە بگرن و لە دڵی خۆیان و لە مێژوودا ناویان بە بەرزی ڕابگرن و بیکەنە ئەستێرەیەکی گەشاوە لە ئاسمانی کۆمەلگاکەیاندا. بێگومان ئەم دۆخی ئێستا کاریگەری سەرکردەکانی پێوەیە. کاک عەبدوڵڵامان لەگەڵا لە ڕانیەوە، فەرموو کاک عەبدوڵڵا. ئەلو، باشی بەڕێزم، زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا. بەڕای من وا باشترە ئەوەندەی لە حەقی مردووەکانمانە ئەوەندە بۆ داهاتی گەلەکەمان بڕیار بدەین، نەوەک بڵێ سەرکردانی کەماون یەکڕێزی نیشتیمانیان لەبیر بچێتەوە بچنە سەر گۆڕەکان مزایدەی سیاسی بکەن و بانگواز بکەن بۆ دەنگدان دەنگی باشتر بێن. لە کاتێکا کە ئەو سەرکردەیە کە مردووە ئەوان بە دنگوێتی حاشایان لە موسڵمانبوونی ئەو دەکرد، پێویست ناکە ئێستا چینە سەر گۆڕەکەی و بەس کاکە عەبدوڵڵا، پێم وایە لە مەبەستەکەت باش تێگەم، بەڵام کاتێک پێشەوەی کە پشنە سەر گۆڕەکەش، یعنی هاوڵاتیان خۆیان دەنگیان بۆ بەرزە کردەوە و بانگیان دەکرد و بە پیاوی مرد ناویان ئەبرد. یعنی چی وایە لە هاوڵاتی کردووە کەوا ناوی بات، پێش ئەوەی کە وتاریش بخوێنرێتەوە، پێش ئەوەی کە وەکو جەنابەت باسی دەکەی، پێش ئەوە هاوڵاتیان ئەمەیان بۆ نەکردووە کاتێک کە دەچێتە ناو هاوڵاتیانەوە. هەزاراندا تۆ ناکرێ مافی ئەوت نییە بڵێ باوکی هەزارانە و باڵی بکەی بە تەیارە و وەسەر میلەتەکەدا هەڵی کێشی، لە کاتێکدا کە هیچ شتێکی بۆ میلەتە نەکردووە. تۆ سەرکردەکان کە بە کەسێک دەبترێت سەرکردەی قیادی و سەرکردەی خاکی کە لە ناو میلەتەکەی خۆیدا بێ و بەس کاک عەبدوڵڵا، پێ دوانی ئەوە میلەتە بڕیارەدا، ئەوە ئێمە نینەوە قسانەکەین، ئەوە میلەت خۆیەتی کە قسەکات ئەو پەیوەندیانەی کە سەرەتای بەرنامەکە هات خۆیان هاوڵاتیان قسەیان دەکرد کە ئومێدیان لە دوای نەوشیرە مستەفا بە مامۆستا عەلی باپیر هەیە، یعنی بۆ ئەوان زیندوو بوون حاشا لە موسڵمانبوونیان دەکرا و سوکایەتیان پێ دەکرا. بەڵێ بەڵێ کاک عەبدوڵڵا، ئەمە بێگومان ڕای جەنابتە و ڕای هاوڵاتیانی دیکەش
بەڵێ ڕێی منە بەڵام هیوادارم ئەو خەڵکە هۆشیار بێتەوە لەوەی کە دارێکی تر لەسەر سندوقی دەنگدانەکان بزانێت دەنگ بەشێ ڕێزا پێ دوایە کاک هەوڕە پێ دوایە ئەم بەرهەمە ئێستا ئەم بۆ ڕۆژی قیامەت لەو دەنگیان بەپرسیارن کە بە پەنجەی خۆیان شایەتی بۆ ئەو حیزبە دەن کە زەنگوازی بۆ دەکەن و ناکرێت تۆ کەسێک کە زیندووە دایما لایەنە خراپەکانی باسی بەڵام کە مرد بیپەرستی و باڵی بمنیدا هەڵزەدی و بیکەی بە شتێک کە ئەنەما زۆر سپاس بە کاک عەبدوڵڵا شێخ جەلالمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک جەلال. کاکە بەڵێ کاک جەلال. بێگومان مەزنی کاکمە شیرواز نسبی لەسەر هەموو کۆمەڵگەی کوردەواریەیە بە تایبەتی لە خەڵکی سلێمانی ئێستا جەنابی کاکنەوشیان خۆی خۆی ڕازیبی ئینشەڵڵا بەخوا لێم معلومە لێم ڕازە بە کاکنەوشیان خەڵک چی بۆ کرد خەڵکی سلێمانی کوردستان چیان بۆ کرد ئەوە بۆ مامۆستا عەلیراتی دەکەم تێری بێ بەڵێ کاک جەلال. خۆش دەبەر و برادر جەمالی نووسێ بەڵێ تێگەشتی دەمن کاک جەلال ئەگە بتوانیت کاک جەلال من پرسیارێک لێ بکەم کۆچی دوای ئەم سەرکردانە دەبێت چ پەیامێک بێت بۆ سەرکردەکانی دوای خۆیان؟ وڵی تا سەرکردانە بۆ خۆیان دیان نەمە دوا ڕۆژیان چی کاریگەریان لەسەر کۆمەلگەوم خەڵک کاریگەری لەسەریان ناچێتە پێویست ناکە و سەرکردانە بۆ خۆیان زانچیان بەسەریە پێ دوایە تا دنیا بە دنیای کاکە و کازمەشیوان و مامۆستا عەلیراتی نایەتەوە پێ بڕۆمە بۆ کورد. بەڵێ پێ دوایە کاش بەڵێ سپاس بۆ کاک جەلال لە سلێمانیەوە لەگەڵمانە سپاس بۆ پەیوەندیەکەت. شادی خانمان لەگەڵە لە ڕانیەوە فەرموو شادی خان. السلام علیکم. عەلەیکوم السەلام ورحمەتوڵڵا شادی خان. دەستخۆشم بەنامە لەبێن زۆر سپاس شادی خان. بەڕێسەدار بە کارەکەت مدنیتە سەڵات بەرپرسەکان یاخود سەرکردەکان نەکرد بە هاوڵاتیان بەڵکو بۆ سەرکردەکانی ترش ئەم ژیانە تا هەتا بۆ هیچ کەس نێ نە بۆ ئەوم بۆ نە بۆ هیچ کەسێکی تریش بێت پێویستە ئەو سەرکردانە ئێستا بەخۆیاندا بچنەوەتە بچنەوانێ و ئیتر ئەڕێگرم میلەتە بزەنەوە ئەمتە سەبارەت بە هاوڵاتیانش بە هاوڵاتیانش پێویستە هاوڵاتیان سەیری سەرکردە باشەکان بکەن ئەوانەوە فێر بن لە ڕووی دەستپاکەوە لە ڕووی ڕاستگۆیی لە ڕووی هەموو شتێکەوە تاکە سەرکردەش ئەوشتان هەموو بڵمەوە مستەعالی باترێ لەگەڕێتم بۆ هەموو ئەو بەڕە یعنی بۆ بەڕێزەی قسەی یعنی ئەو بەڕێزەی پێشتر کە پەیوەندی کرد بەڵام من پێم وانێ هیچ سەرکردەیە بگاتەوە مستەعالی باتی تاکە سەرکردەیە و کە سەرکردەش ئەبێت یەکەم لە ڕووی ڕاستگۆییەوە دووەم لە ڕووی دەستپاکیەوە سێم لە ڕووی خزمەتەوە من پێم وانە ئەو شتانێک کە مستەعالی باتر کردێتی سەرکردەیەکی تر بتوانێت بۆ ئەوە بکات. سپاس بۆ تۆ شادی خان سپاس بۆ پەیوەندیەکەت لە ڕانیەوە لەگەڵمانەوی سپاس بۆ پەیامەکەت. کاک کەریمان لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک کەریم. کاکە جانم کاتە باش باشتر بۆ جەنابەت. کاکە بەڕێزم ئەو خەڵکە ئەو حەساماتە زۆرەکە بینی بەڵێ لە ڕێوەبەرێکەوە خاصبارنی کاکنووسیوان بەڵێ ینی بەڕاستی ئەو خەڵکە واقعیە و ئاگای لە مۆزوعەکانەیە. بەڵێ ئەگەر ببینی ئەو گردەپیتۆی لە سوارخونا کەفەداری مامۆستا مەرینە عوسمانی کرد لە نەوتویە کاکنووسیوان رأي لەگەڵ ئیسلاحات بوو. بەڵێ لە نەوتویەکە ئێوە وڵاتی ئێمە بارە بێبدوونات ڕاستە وایە بەڵێ ئەو وەڵەتی مامۆستا عەلی باتیریش هیچی دەوەی کاکنووسیوان کەمتر نییە. بەڵێ گرت چاوی کراوەیە گرناگەی لێ بەڵام ئەو دەسەڵاتانەیە کە ئەو دەنگازوڵانە خامۆ دەکەن چ بە بارە چ بە نانبڕین چ بە زۆر. بەڵێ کاک دەنگی حەق لەسەر بێتە بین ئەو جەماعەتە چی کرد بۆ کاکنووسیوان بۆ هەموو دەنگەزوڵاڵەکان کۆڵگا لەگەڵ دەنگی زوڵاڵە. بەڵێ سپاس بۆ کاک کەریم لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی کاک کەریم سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت. کاک سلاحمان لەگەڵە لە دووەکەوە فەرموو. کاک سلاحمان لەگەڵە لە دووەکەوە فەرموو کاک سەلاح. السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله كاك سلاح. سيداي باريس دەستخۆشی الوەتکەم بۆ برنامەی سپاس بۆتە ڕاستی برنامەی گەلێک مهمە و واقعیە
زۆر سپاس ئەم ببینن توقع ئێمەی ئەڤروکەدا و بەخلیە کوردستانی و سەرانسەری جیهانێژی زوڵمێکی پێکردنێ ئشلای سەرکردە و سەرۆکێن دەولەتێن شەرق الأوسط ڕووشەڵا مرنا کاک ناوشێروان مستەفای ئەز بینم بلا ئەوە دەرس و پەیامێک بێت بۆ هەمی سەرکردە و سەرۆکێن شەرق الأوسط کو ئەvê زوڵمێ بسەکەنینن و هەروەسا وەکو خەڵک وەکو شەعب بلا بزانن کو هەندێکە سەرکردنە خۆ ناگوهۆڕن حتا ئەو خۆ بگوهۆڕن هەروەکی خودێت قورئانێدا بێژێت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وأبدا خازش خلقت كم كو خلق خاچاك بكت خلق خاچه بكت حتى سركرده وسروك راس ودرز ببن ودوباره دست خاشي بوا برا سپاس جبو پەیوەندیاتە کاک سەلاح سپاس بۆ تۆ زۆر زۆر سپاس بەڵێ بەڕێزان کاک سەلاح پێم وا بێت دوایی پەیوەندی بوو دوایین پەیوەندی بوو بەڕێزان ڕێزی محەممەد کەمال و تاوی و هاوکارانە ماندوونە ناسەکانم قوڵ فەرموون تا بەرنامێکی تر و بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێرم لە پەیامەوە خواتان لەگەڵ Thank you.